بیرکاری پۆلیسێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 101 ساغ بکەوە پرسیاری ژمارە 1 چۆن خشتەی لێکدان بەکاردەینی بۆ ئەوەی ڕوونی بکەوە کە 5 جاران 2 یەکسانە بە 10 و 10 دابەشت و یەکسانە بە 5 دوو ڕاستی بە یەکەوە بەستراون 2 جاران 5 واتە ئەمن یەکەم شت دەبی بزانم کە ئەو هێڵە زەردە یان ئەو ریزە زەردە ئەوە بە ئاسۆییە کە پێی دەرێن ریز شینەکەش بە ستونیە کاتە ریز و ستون هەیە کە دوو ژمارەم هەبوو یەکەچیان 5 یەکەچیان 2 دەبی ئەمن یەکەچیان لێی بگەڕێم لە ریز ئەوی دیکە لێی بگەڕێم لە ستون نابی هەردووچیان لە ستون یان لە ڕێزبی بەڵام هیچ کێشە نییە ئەگەر ژمارە یەکەم لێی گەڕام بە دوای گەڕام لە ستون وە ژمارەکەی دووەم بە دوای گەڕام لە ڕێز کاتە بەخۆم هەڵدەبژێرم ڕیز و ستون ئەگەر ئەمن هەڵم بژارد دووەکە لە دووی دەگەڕێم لە ڕیزەکە کاتە دووەکە لێرە لە دووی دەگەڕێم لێرە لە ڕیزەکە و 5ەکەش لە دوای دەگەڕێم لە ستونەکە ئەلێرە ئەوجە پاشان لەو دووەی دێمە خوارێ هەتا دەگەمە ئاستی 5ەکەی لێرە لە کاتی یەکتر بڕینی ئەو دوو هێڵە ئەنجامی لێکدانەکەم هەیە کە یەکسانە بە 10 ئەوە بە دوواداگەڕان لە خشتەی لێکدان ئەگەر دوو ژمارەم هەبوو کو ئەنجامەکەیان دەبینمەوە یەکەش کە ڕەنگە بچی دووەکە لێرە وەرگری بەڵام 5ەکەی لێرە وەرگری هەمان شتە بەڕاست و ڕاست دەڕۆم لێرەش بەڕاست و ڕاست دێمە خوارێ هەتا هێڵەکان یەکتری دەبڕن ئەوە ئەنجامی لێکدانە ئێستا ئەگەر هاتوو دەم هەبوو دابەشی دووی کرا کو دەچم ئەنجامەکەی دەبینمەوە لە خشتەی لێکدان لێرە ئەمن هەمیشە دەچم لەو دووەی تەمەشای ئەو دووەی دەکەم واتە ئەمن بەشدراوەکەی وەردەگرم دەچمە ستون یان دەچمە ڕیز هەتا دەگەمە ژمارە 10 گریمان ئەمن دووەکەم لێرە وەرگرت لەو ستونەی دەڕۆم هەتا دەگەمە ژمارە 10 کە گەیشتمە ژمارە 10 ڕادەوەستم ئەوجە دەچم بەڕاست و ڕاستی دەچمە سەرەوە بزانم دەگەمە چ ژمارەک ئەوە ئەنجامی دابەشکردنەکەیە واتە 10 دابەش 2 ئەنجامەکەی بووە 5 بەو شێوەیە خشتەی لێکدان بەکاردەینم بۆ لێکدان و بۆ دابەشکردن ئەگەر تەمەشاشکەم لێرە ژمارەکان هەمان ژمارەیە 5 لێرە هەیە 5 لێرە هەیە 10 لێرە هەیە 10 لێرە هەیە 2 لێرە هەیە 2 لێرە هەیە کاتە ڕاستیەکان زۆر بە یەکتر بەستراون واتە هەمان شتە ئەگەرە من لێکدانم زانی دابەشیش دەزانم ئەگەر لێکدانم نەزانی دابەشیش نازانم وە بە پێچەوانە ئێستا دێمە لای پرسیاری ژمارە 2 ژمارەی نادیار لە هەر یەک لە 3 گۆشەی ڕاستیەکان بنووسە لە کاتی هەبوونی 3 گۆشە دەبی ئەمن ئەو شتەی بزانم ئەو ژمارەی لەسەرەوە دەنووسرێ ئەوە هەمیشە ئەنجامی لێکدانە ئەنجامەکەیە ئەنجامی لێکدانە لە کاتی لێکدان لە هەمان کات لە کاتی بەشکردن ئەو ژمارەیە هەمیشە بەشکراوەکەیە بەشکراو کەواتە ئەگەر لێکدان بوو ئەنجامی لێکدانە
ئەگەر دابەش بوو بە شکراوەکەیە. ئەو ژمارەی ئێرە و ئەو ژمارەی ئێرە کە لێرە دیار نییە هەمیشە کۆڵکەی لێکدانەکانە. ئەگەر هاتوو ئەمن کۆڵکەکەم نەبوو یەک لە کۆڵکەکان، ئەگەر کۆڵکەم نەبوو دیارە ئیشەکە کردارەکە دابەشکردنە، واتە ئەمن دەبی 15 بینم دابەشی سێیکەم هەتا ئەو کۆڵکەی ئێرە بەدەست بینم کو 15 دابەشی سێیکەم. چونکە لێرە کۆڵکەکە سێیە دەچمە خشتەی لێکدان دەچمە لای سێ، ئەوجە سێیەکە لێرە وەرگرم یان لێرە وەرگرم هیچ کێشە نییە. گریمان ئەمن سێیەکەی لێرە وەردەگرم دەچمە خوارێ هەتا دەگەمە ژمارە 15، ئەوها بەڕاست و ڕاستی هەتا دەگەمە ژمارە 15 کە گەیشتمە 15 هەتا دەگەمە ئەو ستونەی ئەو پێنجەی دەبینمەوە کەواتە ئەنجامەکە یەکسانە بە 5 کەواتە نادیارەکە 5 ئەمن دەبی لێرە بنووسم 5. ئەوە دەکاتە 5 لە هەمان کات 3 جاران 5 یەکسانە بە 15 ئەنجامی لێکدانەکە 15 و لە هەمان کات 15 دابەش 3 یەکسانە بە 5 و لە هەمان کاتیش 15 دابەش 5 یەکسانە بە 3. پرسیاری 3 ئەو ژمارەیە چونکە لێرەیە ئەوە ئەنجامی لێکدانە و لە هەمان کات بەش کراوە، واتە ئەگەرە من ئەو کۆڵکەیەم نەبوو لێرە ناچارم 24 دابەشی 4 بکەم لێرە دەردەچی کۆڵکەکە یان ئەنجامی دابەشەکە چەندە. کو خشتەی لێکدان بەکاردێنم دەچمە لای 4 هەتا دەگەمە ژمارە 24 لە خشتەی لێکدان. چارەکەی لێرە تەمەشا دەکەم بەڕاست و ڕاست دەڕۆم هەتا دەگەمە ژمارە 24 کە گەیشتمە 24 ڕادەوەستم، ئەوجە بەڕاست و ڕاستی دەچمە سەرەوە هەتا دەگەمە ئەو ژمارەیە کە ئەنجامی دابەشکردنەکەیە ئەویش ژمارە 6. کاتە کۆڵکەکەی دیکە لێرە دەبی 6 بی، ئێرە ژمارە 6 چونکە لە هەمان کات 4 جاران 6 یەکسانە بە 24 و 24 دابەش 4 یەکسانە بە 6. پرسیاری ژمارە 4 ئەنجامی لێکدانەکە 30 یەک لە کۆڵکەکانیش 6 واتە 30 دابەش 6 یەکسانە بە چەند لێرە دەنووسم. ئێستا دەچمە خشتەی لێکدان دەچمە لای ژمارە 6 هەتا دەگەمە ژمارە 30 هەتا دەڕۆم هەتا دەگەمە ژمارە 30 ڕادەوەستم، ئەوجا بەرەبەرە دەچمە سەرەوە ئەنجامەکە چەندە؟ ئەنجامەکە 5. یەکەشکا ڕەنگە ئەوها نەگەڕێ بەڵکو لێرە بگەڕێ ژمارە 6 بچیتە خوارێ هەتا دەگاتە ژمارە 30 ئەوجە ڕاوەستی پاشان ڕاست و ڕاست بچی هەتا دەگەینە ژمارە 5 ئەنجامەکە هەر دەکا 5 هەرکوو وەربگرم هەر دەکاتە 5 کەوابوو لێرە دەنووسم ژمارە 5 چونکە 6 جاران 5 یەکسانە بە 30 30 دابەش 6 یەکسانە بە 5 30 دابەش 5 یەکسانە بە 6. لێرە ئەو ژمارەی ئێرەم نییە واتە ئەمن دوو کۆڵکەم هەیە ئایا 6 جاران 6 یەکسانە بە چەند؟ یەکسانە بە 36 لێرە دەنووسم. ئەگەر نەزانم بێگومان دەچمە خشتەی لێکدان دەچمە لای 6 لێرە و 6ش لێرە دێمە خوارێ هەتا دەگەمە ڕاست و ڕاستی ئەو 6ەی کە ئەو دوو هێڵا یەکتریان بڕی ئەنجامی لێکدانە 36. ئەگەر لێم بپرسن 36 دابە 6 دەبی بزانم یەکسانە بە 6.
ڕاستیەکانی بەیەکەوە بەستراو بۆ ئەو ژمارانە بنووسە. هەمیشە لە کاتی لێکدان و دابەش 4 دانە ڕاستی هەیە. ئێستا تەمەشا دەکەین دوو ژمارەکانی کە گچکەیە 3 و 6 ئەوانە لێک دەدەم، واتە دەنووسم 3 جاران 6 یەکسانە بە 18، یان دەنووسم 6 جاران 3 یەکسانە بە 18. کەواتە هیچ کێشە نییە ئەگەرە من 3 یەکەم زوو نووسی یان 3 یەکەم دوایە نووسی. هیچ کێشە نییە ئەگەر 6 یەکەم دوایە نووسی یان 6 یەکەم زوو نووسی، ئەنجامەکەی هەر 18ە. ئەو جارەی ژمارە گەورەکەی دەینم کە 18ە، دابەشی دەکەم بەسەر یەک لە کۆڵکەکان. بۆ وێنە ئەگەر دابەشم کرد بەسەر 3 ناچارم کە ئەنجامەکەی ببیتە 6. بەڵام ئەگەر 18م هینا دابەشم کرد بەسەر 6 ناچارم ئەنجامەکەی بکاتە 3. کاتە ئەو 4 ڕاستیە هەیە، 2 دانە ڕاستی لێکدان، 2 دانەش ڕاستی دابەش، ژمارەکانیش تەنیا 3 ژمارەیە، 2یان گچکەیە، یەکەکیشیان لەوان گەورەترە. هەمیشە گەورەکە یان ئەنجامی لێکدانە یان بەشکراوەکەیە، وەکو دەبینن 18 18 18 18 لە 4 جێ 18 هەیە، لە 4 جێ 3 هەیە، 3 3 3 3 لە 4 جێ 6 هەیە، 6 6 6 6. ئەوەیە ڕاستیەکانی بەیەکەوە بەستراو بۆ ژمارە 3 6 18 بە هەمان شێوە بۆ ژمارە 3 7 21. چونکە 21 لە هەمویان گەورەترە، دەنا ئەنجامی لێکدانەکەیە، 21 لێرە و 21 لێرە. کۆڵکەکانیش 3 لێرە، ئەو جارەی 3 لێرە، کۆڵکەکانی دیکە 7 لێرە، 7یش لێرە، واتە 3 جاران 7 21، 7 جاران 3 21. ئەوە تەواو بوو. ئێستا دەینە لای دابەش، 21کە لێرە، 21کە لێرە، دابەش دەکەین، یەکەم جار با بەسەر 3 دابەشکەین، ئەنجامەکە یەکسانە بە 7. ئەو جارەی ئەگەر دابەشمان کرد بەسەر 7 ئەنجامەکە یەکسانە بە 3. ئەوە دوو ڕاستی لێکدان و دوو ڕاستی دابەشکردن، تەنیا بەو 3 ژمارەیە کە هەمە. ڕاهێنان و شیکارکردنی پرسیارەکان. ژمارەی نادیار لە هەر یەکە لە 3 گۆشە ڕاستیەکان بنووسە. ئەو ژمارەی سەرەوە هەمیشە ئەنجامی لێکدانە یان بەشکراوە. ئایا 24 دابەش 3 یەکسانە بە چەند؟ لە خشتەی لێکدان دەزانم کە 24 دابەش 3 یەکسانە بە 8. کاتە لێرە دەنووسم 8 لە هەمان کات 3 جاران 8 یەکسانە بە 24 و لە هەمان کات 24 دابەش 8 یەکسانە بە 3. کەوابوو ژمارەکەی نادیار بوو 8. لێرە دیسان ئەو 8ی دەبینم دابەشی 2 بکەم، بزانم لێرە دەکاتە چەند. ئایا چ ژمارەك جاران 2 دەکا 8؟ ژمارە 4، چونکە 2 جار 4 دەکا 8 و 8 دابەش 2 دەکا 4 و 8 دابەش 4 یەکسانە بە 2. کاتە ئەو ژمارەی سەرەوە هەمیشە ئەنجامی لێکدانە یان بەشکراوەکەیە، بەشکراو. ڕاستیەکانی بەیەکەوە بەستراو بنووسە کە دەگەڕێتەوە بۆ ئەم ژمارانە. 5 جاران 6 یەکسانە بە 30. لە هەمان کات 6 جاران 5 یەکسانە بە 30.
لە هەمان کات 30 دا بە 6 یەکسانە بە 5 و 30 دا بەش 5 یەکسانە بە 6. 2 جاران 8 یەکسانە بە 16. 8 جاران 2 یەکسانە بە 16. 16 دا بەش 2 یەکسانە بە 8. 16 دا بەش 8 یەکسانە بە 2. 5 جاران 5 یەکسانە بە 25. پێی ناوێت جارش کە دیسان بنووسم 5 جاران 5 چونکە یەک جار بەسە چونکە هەردووچیان 5. لە هەمان کات 25 دا بەش 5 یەکسانە بە 5. لێرە چونکە هەردووچیان کۆڵکەکان 5 پێویست ناکە ئەمن 4 جار بنووسم 2 جار بەسە. ڕاستیەکانی تری بەیەکەوە بەسترا و لە هەر یەک لەوانەی دێت بنووسە ژمارە پرسیاری ژمارە 3 3 جاران 7 یەکسانە بە 21. ڕاستیەکانی دی چییە کە مایە؟ ئەو جارەی 7 جاران 3 7 لێرە 3 لێرە ئەویش هەر یەکسانە بە 21. لە کاتی دابەشکردن 21 دا بەش 3 یەکسانە بە 7 و 21 دا بەش 7 یەکسانە بە 3. هەر 4 ڕاستیەکان نووسرا. 1 جاران 5 یەکسانە بە 5 و 5 جاران یەکیش هەر یەکسانە بە 5. تەنیا جێیەکانیان دەگۆڕم وەکو دەبینین. لە هەمان کات 5 دا بەش 5 یەکسانە بە 1 و 5 دا بەش 1 یەکسانە بە 5. لێرە دەبی ئەمن ئەو 5ەی لێک دەرکەم لەگەڵ ئەو 5 ڕەشەی. ئەو 5 سۆرە ئەو 5 سۆرە. 5ەکانی دیش ئەوە 5 ئەو 5 سوورە. 2 5 شین و 2 5 سۆر. 5 شینەکان کۆڵکەیە، 5 سۆرەکانیش ئەنجامی لێکدانە و بەشکراوەکەیە. پرسیاری 15 5 جاران 3 15 لە هەمان کات 3 جاران 5ش هەر 15ە و ئەگەر 15 بینم دا بەشی 3 کەم ئەنجامەکەی 5. ئەگەر دا بەشی 5شی کەم ئەنجامەکەی 3. تەواو بکە پرسیاری 16. تۆزێک ئەو پرسیارانە زەحمەتە، ئەمن لای ڕاست و لای چەپم هەیە. ئەوەش لای چەپە چونکە یەکسانە لە مابەینیان هەیە واتە لای چەپ یەکسانە بە لای ڕاست. ئەمن هەموو کات لەو جۆرە پرسیارانە دەچمە لای ئەو لایەی کە بۆشاییەکەی لێ نییە، واتە لێرە بۆشاییەکە هەیە لە لای ناچمە ئەو لایە تەمەشای ناکەم جارێ، بەڵکو دەچمە لایەکەی دی دەچمە لای چەپ. تەمەشای 6 دەکەم کۆکرایتەوە لەگەڵ 3. ئەنجامەکەی لە ژێرەوە دەنووسم 6 کۆ 3 یەکسانە بە 9. ئەو کات ئەمن دەبی ئێرەش ئەنجامەکەی هەر بکاتە 9 چونکە یەکسانی هەیە، کاتە 9ش دەنووسم لێرە. ئەو جا پاشان لە خۆم دەپرسم ئایا چ ژمارەک کە دابەش دەکرێ بەسەر 5 ئەنجامەکەی 9ە، یان دەچمە خشتەی لێکدان دەگەڕێم بە دوای ئەنجامی لێکدانی 9 لەگەڵ 5 هەتا ئەو ژمارە نادیارەی ببینمەوە. 9 جاران 5 دەکات 45. ئەو جە دەزانم ئەو ژمارە نادیارە 45 لێرە. پرسیاری 17 دیسان ئەمن لای ڕاستم هەیە و لای چەپیشم هەیە. دەچمە ئەو لایەی کە نادیارەکەی لێ نییە، واتە نایەمە ئێرە جارێ دەچمە لای چەپ. لای چەپ 54 دا بە 9 ئەنجامەکەی دەکات چەند لە خشتەی لێکدان؟
ئەنجامەکەی 54 دابەش 9 یەکسانە بە 6 دەبی ئەوەی باش بنووسمەوە لێرە بزانم. ئەو جەلە دەپرسم ئێرەش هەر دەبی بکاتە 6 ئەنجامەکەی. کەواتە 6 ئەو شەشەی ئێرە جارانی چ بکەم هەتا ئەنجامەکەی ببیتە 6 بێگومان بە دڵنیاییەوە دەبی ئەمن جارانی یەکی بکەم. کەوا بوو ئەو ژمارەی کە نادیارە دەبی یەک بی دەنا ئەو هاوکێشەیە لای ڕاست و لای چەپ هاوسەنگ نەدەبوو. پرسیاری ژمارە 18 دیسان لێرە ئەمن لای ڕاست و لای چەپم هەیە، ئەوە لای ڕاستەکەیە و لای چەپیش ئێرەیە. ئەو جارەی دەچمە لای ڕاستەکە چونکە لای چەپ بۆشایی هەیە ناچمەوێ هیچم بە هیچ پێ ناکرێ، دەچمە لای ڕاست 42 شەشی لێ بڕوە چەند دەمینێتەوە لە ژێرەوە دەنووسم 12 شەشی لێ بڕوە 6 4ش 3 دەمینێتەوە کەواتە ئەنجامەکەی 36ە. ناچارم لێرە بنووسم لای چەپیش 36ە دەنا ئەو یەکسانیە نەدەبوو لە مابەینیان. ئێستا کە زانیم لای چەپیش 36ە دەبی بگەڕێم بە شوێن ژمارەک کە لێکی بدەم لەگەڵنەوە ببیتە 36 یان 36 بینم دابەشی ئەو نۆیەی بکەم ژمارەکەی ئێرە دەردەچی. لە خشتەی لێکدان 36 دابەشنۆ یەکسانە بە 4 کەواتە ئەو ژمارە نادیارە ژمارە 4ە. پرسیاری 19 تێبینی چی دەکەی دەربارەی ڕاستیەکانی بە یەک بەستراو کە پەیوەستە بە ژمارەکانی 6 و 6 و 36. تێبینی ئەوەی دەکەم کە کۆڵکەکان وەکو یەکن 6 و 6 واتە 6 جاران 6 یەکسانە بە 36 وە لە هەمان کات 36 دابە 6 یەکسانە بە 6. تێبینی ئەوەی دەکەم کە کۆڵکەکان وەکو یەکن 6 و 6 جیاواز نینە. پرسیاری 20 ڕێنوێنی بە چ هەردوو ڕستە پێک دەچن 20 دابەش 5 یەکسانە بە 4 و 20 دابەش 4 یەکسانە بە 5 بە چ بەیەکەوە دەچن و بە چش جیاوازن. بە یەکچوونەکەیان ئەوەیە کە لە هەردوو ڕستەی بەش کراوەکە 20 لێرە 20 لێرە 20 پێک دەچن و ئەوەی کە پێک ناچن بەش دراوەکە لێرە 5 لێرە 4 واتە ئەنجامی دابەشەکە وەکو یەک نییە و ئەو کۆڵکەیە کە دابەشی دەکەینە سەر بەش دراوەکەش وەکو یەک نییە. بەڵام پرسیارەکی زۆر باش نییە و پرسیارە ئەوەی ڕاستی بی. پرسیاری ژمارە 21 لە فرۆشگەیەکی ئاژەڵان قاپی ئاو و قاپی خواردن بۆ هەر یەکە لە پشیلە و سەگ هەیە. لە فرۆشگاکە 5 دانە سەگ هەیە و 4 دانە پشیلەش هەیە. ئایا ژمارەی قاپەکانی ئاو و ژمارەی قاپەکانی خواردن چەندە؟ پرسیارێکی هەتا ڕادەیەک ئاسانە. هەر یەک لە ئەو سەگانە کە 5 دانەیە قاپەچی ئاوی هەیە و هەر یەک لە پشیلەکانیش قاپەچی ئاوی هەیە. کاتە ئەگەر ئەمن 5 بینم کۆی بکەمەوە لەگەڵ 4 یەکسانە بە 9 قاپی ئاو هەیە لە هەمان کات 9 قاپی خواردنیش هەیە کاتە 9 قاپی ئاو و لە هەمان کات دیسان 5 کۆ 4 یەکسانە بە 9 قاپی خواردن. پرسیارەکی هەتا ڕادەک ئاسان. ئێستا دەینە لای شیکارکردنی پرسیارەکان شیکارکردنی مەتەڵ لێکدان.
لێرە هەندێک ژمارە هەیە لێک دەدەین 6 جاران 3 دەکا 18 6 جاران 5 یەکسانە بە 30 5 جاران 7 یەکسانە بە 35 3 جاران 4 یەکسانە بە 12 9 جاران 5 یەکسانە بە 45 2 جاران 7 14 8 جاران 7 56 3 جاران 2 6 و 2 جاران 8 16 2 جاران 2 4 4 جاران 2 8 5 جاران 8 40 و 7 جاران 3 21 9 جاران 3 27 کە ئەو ژمارانم هەموو دانا ئێستا دەچمە لای شیکاری مەتەڵەکە. نووسرایە بۆ شیکارکردنی مەتەڵەکە لەسەر هەر ژمارەیەک ئەو پیتەدانێک کە یەکسانە بە ئەنجامی لێکدانەکە. مشکەکە چی دەڵێ؟ لێرە لە جیاتی ژمارە چاردە دەبی پیتێک بنووسم دەچم بزانم کامەیان ژمارە چاردە لە چێە؟ ژمارە چاردە لێرەیە کەواتە لە جیاتی ئەو پیتەی دادەنێن پیتی پ ئەلێرە دەنووسم پیتی پ. پاشان لە جیاتی 27 پیتەکە چەندە؟ پیتی ئە ئەو پیتەی دەنووسم لێرە لە جیاتی 27. لە جیاتی هەژدەی چ پیتێک بنووسم؟ پیتی ن هەژدە لە چێە؟ هەژدە لێرەیە ئەو پیتەی دەنووسم پیتی ن. پاشان کە پیتەکانم هەموو نووسی دەردەچی پەنیرەکە خۆشە. پەنیرەکە خۆشە. هەندێک لە لێکدانەکانیش هیچ پیتەک لێرە نییە کەواتە هیچ نانووسم تەنیا ئەو پیتانە وەردەگرم کە ژمارەکان بۆ وێنە پیتی ئەه بۆ ژمارە 27 پیتی ک بۆ ژمارە 4 پیتی خ بۆ 35 پیتی ئۆ لۆ ژمارە 6 پیتی ش بۆ ژمارە 21 و هەتا دوایی. مشکەکە چی دەڵێ؟ پەنیرەکە خۆشە. نازانم لەبەرچە ئەو بۆشایە هەیە لە مابەینی پەنیرەکە چونکە پەنیرەکە یەک وشەیە تەنیا پەنیرەکە نەدەبووە بۆشایەکە هەبا پەنیرەکە خۆشە تەنیا بۆشایەکە لێرە هەبوایە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 101 و 102 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.